ئەم دیمەنانە قوربانیەکانی تبتن کە لەژێر دەسەڵاتی وڵاتی چیندا بە هەزارانیان دەچەوسێنەوە. ئەوانەی وێنەیان نییە لەوانن کە شوێن بزرکراون، دەبێت چەندانی تر لە وڵاتانی دی هەمان چارەنووسیان هەبێت. لە واشنگتن کۆڕێک ناونیشانەکەی بە ناوی شوێن بزرکراوەکانەوە بوو. ئەگەر بێسەر و شوێنکردن هەبێ پێویستە حکوومەتی ئەمریکا بیکاتە سەر تۆپچی بایەخەکانی، ئەوەش ڕوودەدات کە جوڵەیەکی ئاوەها فشار دروست بکات. ئەمەش بە دەستپێشێکی باش دەبینم، هیواخوازم چارەسەرێکی ڕیشەیی بە دوای خۆیدا بێنێ. خۆپیشاندانی دژی دەسەڵاتی نادیموکراسی لەکوێ ببێت، گرتن و کوشتن و شوێن بزرکردن بە دوای خۆیدا دێنێ. لە کۆڕەکەدا وێنەی باوکێک دەبیندا کە کوردی تووشیایە و کوڕەکەی ڕۆژنامەوان بووە، دەسەڵاتدارانی تووشیا کوشتویانە. دیتنامەدا باشە ئەمبان ئاگاداریە بەلاوکن، دیتنامەدا حکوومەتە ئەمریکای حالی حاضر گرانیە خۆدایە سەر تیجارەت، دایە سەر ئەمڤێژن ئابۆری. لێ ئەمریکایدا 325 میلیۆن ئینسان دژین، ئەوان ئینسانە دەرن ترکیە ئەمڤێژن ji bo ziyaretiye lazim e em va agadariya bikin û hikûmet bi xwe jî lazim e ئەمڤێژن li Tirkiye 792 kes hunda bûne viya rexne bike viya bîne ziman. Rapora Wezîrê Dervayê Welat vana tîne ziman lê lazim e rojname vanê vira jî van tişta baxfin nîqaş bikin û bira çareserkî çêbe. زۆر وڵات هەن کە ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئاسیا هاوپەیمانە لەگەڵیان. تا چەند وڵاتێکی زلهێزی وەک ئەمریکا بێسەر و شوێنکردن و سەرکوڵکردنی هاوڵاتیانی ئەو وڵاتانە کارەکاتە سەر پەیوەندیەکەیان. ئەمریکا زیاتر بی لە پاراستنی ئاسایشی نەتەوەیی دەکاتەوە، لە هەمان کادا بیریش لە مافی مرۆڤ دەکەنەوە. ناتوانانی ئاسایشی نەتەوەیی بپارێزی ئەگەر بێت و نیگەران نەبیت بۆ پێشەرکارانی دەرحەق بە مافی مرۆڤ دەکرێت. لەو باوەڕەدام دۆسەی شوێن بزرگەکان دۆسیەکی نێودەوڵەتیە. پێویستە لەسەر ئەمریکایەکان و وڵاتە زلهێزەکانی تر بە شەرت و مەرج یارمەتی دارایی و پەیوەندی بازرگانی لەگەڵ ئەو وڵاتانەدا بکەن کە کێشەی مافی مرۆڤ و بێسەر و شوێنکردنیان هەیە، دەرحەق بە خەڵکی خۆیان. لە جیهاندا بە سەدان هەزار کەس بێسەر و شوێن کراوە. ئیدی بوونی ڕۆژێکی جیهانی بۆ شوێن بزرگبووانی سیاسی چی بە دوای خۆیان دێنێ. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.